ئێمە نێزیک بوو بینیتم ئەم منداڵە بەدەم چەند سەگیەکەوە بوو. وەڵام منۆکو خۆم سایق ماتۆر بووم لە کاتای خواردن پێ بۆ مەجموعەکان بۆ جوانستی بینیتم سەگێک لە بان شاخی پەلەمەر مناڵێکیدا بردی خوارەوە ئەوە نەتوانی کە لە با ماتۆگەر ڕا بکەم لەگەڵ سکوتی جوانستیە ئەلاقی دا بەر فیشەکەش بەری نەکەوت ڕام کردە خوارە و سێ سەگ بوو لە بان سەری بوون ئەوە نەفریا کەوتم سەیرم کرد لاپڕگی بردووە لاپڕگی بە دۆ ڕانشی بردووە هەر ئەوە توانیتم هەڵی بگرم بیکەمە ناو سیارێک و ڕەوانی خەسانی بکەم بزەبت کاتەکە لە بینی 12:30 بۆ 1:00 بوو تقریبان کە لە ماڵ دەرچوون بچم بۆ سەرکار بینیتم لە ئێمە نێزیک بوو بینیتم ئەم منداڵە بەدەم چەند سەگیەکەوە بوو چەند برایەک لە پێش ناگەیشتە سەری سەکانی لێ دوور خستەوە و منداڵەکە لە عەرزەکە کەوتووە بەڕاستی هیلاشی کرد بوو سەکە تاو عەزیەتی دابوو توانای قسەکردنی نەمابوو. وەڵی داواکاریمانەیە جیهات عەلاقەیە ئەجزی ئەمنیە چی شوێنێکە ئاگداری ئەم شوێنە بن کوڕێک بە هەموو ئاسانیەک بە هەموو ئاسانیەک پێمانەڵێن سەگ خواردی ئەمە چۆنە بێ ئەو دایرەیە وا مکافحەیە ماکە ئەگەر زێ ئەمنی بێ ئەگەر شوێنێت تر بێ نابێت لەو شوێنە نابێت ئەمە محافەڵەیە خۆلادێ نییە یعنی کوڕێک بە ئێمە بە هەموو ئاسانیەکەڵێن سەگ خواردی چۆنە بێ داواکارم لە سێد محافظ بڕاتە ناو مۆڵعەکە و بکۆڕێتەوە بزانەمە چییە گوناح نییە کوڕێ پەروەرداکەی ئەی عمری 10 ساڵە ئەمە بڕۆن خەبەر بدنە خاوەنەکەن بڵێن ئەمە سەگ خواردوێتی باش ئەو دایرەی وا مکافحەیە ئەم شوێناکە ئیشی چییە بەس بزانم ئیش ئەو ڕێز دایرەی چییە داواکارم محافڵ لەو ڕێژ دایرێ بکۆڕێتەوە احتمالە بێت بۆ لای محافظ و نای محافظ بڵێ لە هەموو شوێنەکانە ئاسانکاریە هیچ نەکراوە بەڵام ئەوە کامێرەیە ئێمە تحقیقمان کردا واز لە حەق خۆمان نایرین ئەگەر مدیر بەڕێوەبەر قوتابخانەکە ئیشی چییە نابێ شوێنێک دابین بکە کوڕەکان کە ئیمتحان تەواوە بێ کۆ ببێتەوە حتا قەوەن سیارەکان دێت ئەیباتەوە هەر بە هەموو ئاسانکاریە کوڕەکە بەرڵاوتەوە و کوڕێکە سەفسی ئیبتیداییە چییە زانێ طبعا دەرچووە لەم ناو شوێنێ لە ئەگەر ئەمە سەگێکە یا 50 سەگە نابێ داواکارم لە پارێزگار کەرکوو خۆم عەمیدم پێشمەرگەم بەیانی تێم بۆ دایرە بۆ لای ڕۆژ یەکشەمە دێم یا دووشەمە دێم تەعزیەکەتەوە دێم بە تایبەتی مواجهەیەکەم لێ کۆڕێمەوە من خۆ کوڕێکە بەرڵام نەکردووە داواکارەکەم حەقمە نەفەوتێ ئەو شوێنەی لێ نیشتەجێنەوە ماڵە ئەو ماڵی کوڕزایەت هیچ هیرێکی چواردەوری ئەو خانووە چواندا ئەو ماڕە نزیک ماڵ کاگڕێبوارە دەواازەی هەرڵێن گەڕێکی کاگڕێبوار باش ئەگەر ئەو گەڕەکەی سەر بە محافظ ئاوایە ئەو گەڕەکەکان تو چۆن بەرڵا کراون.